سڵاتان لەبێت لە هەر شوێنێکن لە بەرنامی پاشی بوو لە کوردستان 24 ئەم شەویش بە چەند بڕگە و بابەتێکی نوێ لەگەڵتانی و میوانی تایبەت و تەوەری تایبەتمان دەبێت بەر لەوەی بچینە لای میوان و تەوەرەکانی ئەم شەومان باس لە شەوانی کۆتایی مانگی ڕەمەزان دەکەین کە شەوانی قەدرە. مسلمانان لەم شەوانەدا تا بەرەبەیان نەخەون و خەریکی پەرستش دەبن و نزا دەکەن. شەوی قەدر ئەو شەوەیە کە قورئانی پیرۆزی تێدا دابۆزیوە سەرزەوی و لەو شەوەدا خوێندرایەوە بۆ پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت. زۆربەی زاناکان باس لەوە دەکەن کە شەوی 27 ڕەمەزان شەوی قەدرە، بەڵام هەندێکی دیکە دەڵێن دیار نییە کام شەوە، بۆیە باشتر وایە 10 شەوی کۆتایی هەمووی زیندوو بکرێتەوە. دەرگای مزگەوتەکان تا بەرەبەیان واڵا کراون، سەرقاڵی نزاکردنن، بەشێکیشیان سەرقاڵی خوێندنەوەی دەقەکانی قورئانن. زیندووکردنەوەی شەوانی قەدرە کە کۆتا دەڕۆژی مانگی ڕەمەزان ئەم ڕۆژانە زیندوو دەکرێنەوە. هەرچەندە بەشێکی زۆری زانانی ئیسلامی باس لەوە دەکەن کە شەوی 27 ڕەمەزان شەوی قەدرە، بەڵام بەشێکی دیکە دەڵێن پێویستە ئەو دەشەوە زیندوو بکرێتەوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ لەیلەة القەدری خەیڕ من ئەلف شەهر، شەوی قەدری پیرۆز خێری لە 1000 مانگ عیبادەت و خواپەرستی زیاترە. بۆیە لەو دەشەوەدا بە دڵنیاییەوە یەکێکە لەو دەشەوانە، بۆیە پێویست کراوە لەسەر مسلمانان و ئیمانداران کە ئەو دەشەوە بە نوێژ و بە عیبادەت و بە قورئان خوێندن و بە تەسبیح و بە یادی خوا و بە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار ئەو شەوە تا بەیان بەسەر برن. بە نوێژ و نزا و وتار لە زۆربەی مزگەوتەکانی سلێمانی شەوانی قەدر زیندوو دەکرێتەوە. ئێمە دەشەوی ئاخری مانگی ڕەمەزان شەوانە ئەم شەوانە زیینەوەکەینەوە هەتا نوێژی بەیانی لە مزگەوت دانیشین، قورئان ئەخوێنین، شەو نوێژەکەین، زیکر و یادی خواکەین و دوعاکەین. شەوی قەدر ئەو شەوەیە کە خێری 1000 مانگی تێدایە. تایبەتمەندی ئەم شەوە ئەوەیە کە ئەو مسلمانەی بەدڵ بڕوای وابێت کە ئەو شەوە شەوی قەدرە و زیندوی دەکاتەوە، ئەوە سەرجەم تاوانەکانی لەسەر نامێنێت و مرۆڤەکە پاک دەبێتەوە. مسلمانان لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان لەگەڵ ماڵ ئاوایی لە مانگەکە بە زیندووکردنەوەی شەوانی قەدر و نزا و پاڕانەوە لە پەروەردگار نزا و پەرستشی مانگەکەیان کۆ دەکەنەوە. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. لا تەوەری یەکەمدا باس لە کۆتا شەوەکانی مانگی ڕەمەزان دەکەین وەکەوەی کە لە راپۆرتەکەی هاوکارمان ئارام بینیمان کە لەم کۆتا شەوانە خەڵکانێکی زۆر یا مسلمانان بەگشتی عیبادەتەکانیان چڕ دەکەنەوە و تا درنگانێکی شەویان تاوەکو دەموبەیان دەمێننەوە بۆ ئەوەی کە بەشدار بن لەو شەوە پیرۆزانە. کێ دەتوانێت بەشدار بێ و بەشداریکردن چۆنە؟ پەرستش و عیبادەت لەم شەوانەدا چییە؟ مسلمانان ئەرکیان چییە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا ڕاعد ئۆمەربلی وتەبێژی لقی هەولێری یەکێتی زانایان و پێشنوژ و تارخوێن ئامادەیە. مامۆستام کاتت باش، زۆر بەخێر بێت. کاتێکتان باشتر، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بەخێر بێ سەرچاو. سەرەتا پرسم کۆتا شەوەکانیان ئەم دەشەوەی کە ماوە لە مانگی ڕەمەزان جیاوازی لەگەڵ سەرەتای مانگی ڕەمەزان چییە؟ پێشەشی بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە و بۆ ئەو کاتە پیرۆزە کە تەرخانتان کردووە. بە تەئکید خوای پەروەردیگار کاتێک مرۆڤەکانی دروست کردووە جیاوازی لە بینی با بڵێن مرۆڤەکان هەیە کە بۆ نمونە پێغەمبەرەکان لە مرۆڤەکانی دیکە زیاتر لە پێشتر و بە قەدرترن. حتمما لە ساڵێکی شابۆ نمونە کە 12 مانگ هەیە
مانگێک لە 11 مانگەکەی تر پیرۆستر و کە ڕەمەزانی پیرۆزە و لە ناو ڕەمەزانی پیرۆزش کە بۆ نمونە 29 شەو یان 30 شەوی تێدایە ئەگەر مانگەکە ببێتە 30 ڕۆژ لەو 30 شەوە با بڵێن چەند شەوێکی پیرۆسترە کە 10 شەوی کۆتاییە وەلەو 10 شەوی کۆتاییە شەوێک پیرۆزە کە پێدەگوترێت شەوی قەدر بەڵێ کەواتە ئەو 10 شەوە جیاوازەکەی لەوە جیاوازترە لە شەوەکانی تر کە شەوی قەدری تێدایە بۆیە ئەو شەوە وەکو خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز دەفەرمێ خەیر من ئەلفی شەهر خێرەکەی زیاتر لە 1000 مانگ کەواتە بۆیە ئەم شەوە جیاوازترە لە شەوەکانی تر کە قەدرە بۆیە ئەم شەوەش دەکەوێتە 10 شەوی کۆتاییەکەی جیاوازەکەی ئەوەیە لەگەڵ با بڵێن 20 شەوەکەی پێشە خۆی مامۆستا خۆی تەنها یەک شەوە بەڵام وەکو ڕوونکردنەوەیەک بۆ بینەرانی ئێمە بۆچی مەرجە کە هەر 10 شەوی کۆتایی مانگی ڕەمەزان پەرستشی تێدا بکرێت وەکو شەوی قەدر بۆ ئەوەی زیاتر مسلمانان خەریکی عیبادەت بن یعنی چۆن دەڵێ هیندێک شتێ تەرکیز نەکرێتە سەر یەک خاڵێک و یەک شتێک بۆ نمونە لە نوێژە سونەتەکان ئێمە چەندین جۆرە نوێژی سونەتمانەیە سونەتی موئەکەدەمانەیە سونەتێکی دیکەمان هەیە بۆ نمونە پێش نوێژ و پاشی نوێژ و دەست نوێژی سونەت و یعنی کۆمەلە سونەتێکەیە بۆی ئیمانداران دائیمەن چۆن دەڵێ فورسەتێک لە بۆ لێ خۆشبوون لە بۆ نزیکبوونە لە خوای پەروەردگار خوای گەورە فورسەتی زۆر پێداون بۆیە لە حکمتێک لەو حکمتانەی کە شەوەکە دیار نییە بۆ نمونە لە کام شەودایە بۆی ئینسانی مسلمان ئەگەر 10 شەو دیاری کرا هەر 10 شەوی بۆ نمونە پێدەبێ یان شەوە تاکەکان دیاری کراوە زیاتر بۆ نمونە ئەو شەوانە پێدەبێ یان زیاتر زانایان یان هەندێک لە سەحابەکان تەرکیزیان لە شەوێکا کردووە ئیمانداران بۆ ئەوەی زیاتر هەولی زیاتر بدەن ینی بۆ ئەوەیە چۆن دەڵێ ئینسانی بەتەقواتر لە ئینسانی بەتەقوا جاکرێتەوە اینجا ئینسانی بەتەقوا لەگەر ئینسانی بێتەقوا ئەوە لۆ جیا بکرێتەوە یعنی چێ زیاتر هەوڵدا لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلە ئەسڵ وایە هەمومان باش بین ئەسڵ وایە هەمومان ڕەمەزان بە ڕۆژی بین شەوەکان بۆ نمونە قیام لەیل و شەو نوێژی تێدا بکەین یان تایبەتی دەشەوەکەی بەڵام ئەوە لە بۆ ئەوە دیاری کراوە چێ زیاتر بتوانێ ئەسپی خۆی تێدا تاو بدە هیوامان هەیە لەوانە یەک شەو پێی بکرێ بەڵام هیوامان هەیە تااقەتی زیاترە 10 شەو ئامادەیە بۆ نمونە شەو نوێژ بکە کاتە ئەوە دەبێت جاکرێتەوە لەگە ئەوی دیکە چێ زیاتر هەوڵدا و ماندووبوون بکاتن کاتە لەو سەرییان لە قیامەت با بڵێن بەروبوومی زیاتر بێ ئەجر و پاداشی زیاتر وەرگرتەوە مسلمانان پێویستە لەم شەوە چه عیبادەتێک بکەن یان چۆن عیبادەتی خۆیان بکەن بەڵێ لە خۆی دەکوترێ قیام اللەیل یان تەهەجود یان باسی مەسەلەن کە دەگوترێ شەوە نوێژ یعنی ناوەکەی هەروایە شەوە نوێژ ینی شەوەکە دایمەن بە نوێژ باتە سەر باشترین و با بڵێن گەورەترین عیبادەت نوێژکردنە کە سوژدە و ڕکوع و ینی ئەو عیبادەتی کە بۆ نمونە لە نوێژدا هەیە کە پەیوەندی ڕاستەخۆ بە خوای پەروەردگارەوە هەیە لەگەڵ دنیا دەپچڕێ نابێ هیچ شتێک پەیوەندی لەگەڵ دنیا بمینێتەوە کەواتە نزیکترین یان بڵێم گەورەترین عیبادەت لە شەودا شەو نوێژە بۆیە کە باز دەکرێت ینی یەکەم جا شەو نوێژ اینجا کەسێک بۆ نمونە ماندوو دەبێت لە شەو نوێژ بۆ نمونە ئەوانەی لە بەیتن تەوافی دەکەن یان ئەوانەی لە شوێنێکی دیکەنە لە ماڵەوەن یان لە مزگەوتن لە وڵاتانی دیکە لە نوێژیش ماندوو بوونە لە دوایی باشترین شت قورئان خوێندنە ئەگەر کەسێک بۆ نمونە ناتوانێت قورئان بخوێنێت گوێ لە قورئان بگرێت ئەسامع کەلقارئ ئەوانەی کە گوێ لە قورئان دەگرن وەک وایە بخوێننەوە ئەگەر ئەویش بۆ نمونە نەتوانیان پێی نەکرایان نەیتوانی گوێ بگرێ دەتوانێت هەر زیکرێکی تر جا ئیستیغفار بێ سەڵاوات لێدان بێ یان هەر نوعێکی دیکە لە ئەو کەسانی کە ناتوانن بخوێننەوە یان خوێندەوەیانی ئەگەر گوێی لێ بگرن لە قورئان بەتایبەتی لە مزگەوت کەسێک قورئان دەخوێنێتن ئەوەی کە نازانێتن بچێ خۆی لە نزیک کاتەوە داوای لێ بکە بڵێ تۆزێک دەنگت بۆ من بەرزکە منش گوێ لە تو جنابەت بگرم لەگەڵ تو لەگەڵ خەتەکاندا بچم هەم بۆ هەردووچیان خێرە هەم بۆ ئەو کە قرائەی خۆی دەکات دەخوێنێ هەم ئەوە کە گوێری واتە مەرجە کەسێک بۆی بخوێنێتەوە بخوێنێتەوە ئەگەر نە هەر تەمەشاکردنی قورئان عیبادەتە خۆی ئێمە سێ شت تەمەشاکردنی عیبادەتە بۆ نمونەیەکێکیان کەعبەی پیرۆز تەمەشا بکە عیبادەتە دووەمیان قورئان کەسێک کە نازانێت قورئان بخوێنێ حتا کەسێک دەزانێتش هەر قورئان بینێ و تەمەشا بکە و یعنی پەڕەکانی لێ کاتەوە تەمەشاکردنەکەی عیبادەتە بۆی تەمەشاکردنی دایک و باوک ینی کەسێک لە بەرامبەر دایک و باوکی دانیشێ تەمەشای دایک و باوکی خۆی بکە بۆوی عیبادەتە یعنی ئەم سێشتا بۆ نمونە کەسێک نازانێ بخوێنەوە تااقەتی خوێندنەوەی نییە هەر قورئانێک بینێ بکاتەوە تەمەشا بکە و پڕەکانی هەڵداتەوە و دەست بەسەر ڕێزەکانی دابڕوا و کە نازانێ بخوێنەوە بەڵام عیبادەت بۆی حسابە لەبەرەوەی نیەتەکە ئینەمە الأعمال بالنیات نیەتی وایە بخوێنەوە بەڵام نازانێ کە نازانێ
خی پەروەردیگاریش ئەرحەم ڕاحمینە کەواتە بە تەماشاکردنەکە عیبادەتەکەی دەگات لە ئەوەش جیاوازتر بوون من ئەگەر لەویشیان بێتاقەت بوو دەتوانێت دوعای بکە دوعا بۆ خۆی بۆ دایک و باوک بۆ خوشکوبرا لە بۆ دوعایەکی جیاواز و تایبەتمەند هەیە کە لەم شەوانە بکرێت دوعایەک هەیە کە زیاتر اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا زیاتر ئەو دوعایە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردیتی اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئەگەر لەوەش زیاتر مەسەلەن کەسێک زیاتر حەزی لێ بە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم با بڵێن ئەو دوعایە کە لە قورئانیش تەزیر کرداوە زیاتر لە سەرزاری پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆری حەز لەو دوعایە بووە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أو حديثة أو بابرين أو آياتا كدعايك بو بيغمبر عليه الصلاة والسلام زوري دوباره كردوا حتى لتوافن زور حزي لو دعايا بو لكاتكاني ديكا أو دعاي بيغمبر صلى الله عليه وسلم زور دوباره كردوا توا زور بي زوري خلقك يما أو دعاي لبروي لباشي همون يوجا كان بابرين لو مزقوتانا كذكر ذكريتا لو دعايا أو آياتا دخوين ريتوا يعني أو دعاء بابلين دو دعايا زور أساسا بو إماداران لو شوي زور خوان بي مشغول بکەن یان زبانیان زۆر ئەو دوعاە بەکاربێنەوە بەڵێ ئەگەر هەر پرسیارێک بکەم سەبارەت بە خوێندنەوەی قورئان کەسانێک هەیە لە کاتی خوێندنەوەکە ناتوانم تەواو وەکو خۆی بیخوێندنەوە یان هەندێک جار بە پچڕ دەیخوێندنەوە ئاساییە یان ئەگەر خوێندەواری نەبوو یان بەشی ئەوەندە نەبوو کە بە باشی قورئانەکە بخوێنێت بەڵێ دەبخۆی دەبێ هەوڵ بدا خۆی فێرکە یعنی لە کاتی دیراسەکردن و لە کاتی خۆ فێرکردن غەڵەتیش بکاتن هەر بووی بە خێر حسابە بەڵام نابێ ڕابوەست یعنی کە مادام قورئانەکەی ڕەوان نییە مثلا نازانێ قورئان باش بخوێنێتەوە یان ئەمە کوتنی تاسەی هەیە لە خوێندنەکە یان غەڵەتی هەیە جاری وایە یان جاریوە زۆر بە قورسی هەتا ئاەتێک دەخوێنێتەوە هەوڵ بدا خۆی فێرکە یعنی بە تایبەتی لەو دەشەوی کۆتاییە الحەمدولله قورئان خوێنی گەل زۆرمان هەیە دەتوانێت بابرین لەو دەشەوە خۆی لە کەسێک نزیک کاتەوە بڵێ کاکە مثلا قورئانەکەم باش نییە ڕەوان نییە زۆر بە خۆشحالیەوە بۆ خەیرکم من تعلم القورئان وعلمه باشترین کەسانەوەی کە خۆی فێرە قورئان دەکا و ئەوەی کە فێریشی دەکا یعنی خێرێکە لە بۆ هەردوو تەرەفەکەی ئەگەر بەناوی با بڵێن دەرسی قورئانیش بێتن لە کەسێک خۆی نزیکاتەوە بڵێ کاکە من دەیخوێنمەوە غەڵەتەکانم لۆ چاکەوە یعنی هەم خوێندنەوەکەی خۆی ڕەوان دەکا هەم با بڵێن ختمەکە و یان قیرەئەکەی دەکا هەم لە لایەکی دیکە دەبێتە تاالبی علمیش یعنی سێ چوار خێری دەگاتێ نەخێرەك جگە لەمانەی کە باسمان کرد چه عیبادەتێکی دیکە هەیە کە مسلمانان بتوانن بیکەن یان پێویستە بیکەن خۆی عیبادەت ئەوەی کە پێی دەگوتری عیبادەت و لە خوا نزیک بوونەوە خۆی هەر هەمووی عیبادەتە خەڵکێکی زۆرمان هەیە ئێستا بۆ نمونە کاسبە ئیش دەکا لەوانەیە ئێمە لە ئێستا لێرە دانیشتوینە یان کۆمە لە خەڵکێک لە مزگەوتەکان خەریکی نوێژ و یعنی نوێژی جەماعەت و مامۆستایکی دەنگخۆش ئەوەی دەکاویان وتاری تێدا هەیە و ئیتر یعنی کۆمە لەوانە ئیمتیازاتێک حتا لە زۆر مزگەوتان لەوانەیە خواردن تێدا تەوزع بکرێ و لەوانەیە هەدیە تەوزع بکرێ لەو شتانە و ئەو بێبەشە ئەو ئێستا لە کارگەکان و لە مەعمەلەکان و لە شوێنەکانە خەریکی کەسابەت و خەریکی ئیشە خۆی ئەو ئیش و بەس نوێژەکانی نەفەوتێنێت لەسەری عیبادەتە بابرین فەرزەکانی نەفەوتێنێ ئەو کەسابەتکردنە و ئەو ئیشکردنە خۆی لە خۆیدا عیبادەتە ئەو پارەی کە پیا دەکات لە بۆ مال و منداڵەکەی خۆی لە بۆ قوتی خۆی و مال و منداڵی بۆ جلوبەرجی خۆی ئەوەش عیبادەتە واتە وەکو ئەو کەسەوایە کە ئەچێتە مزگەوت و لەو شەوە بەشدارە بێت بە تەکید ئەوەی لە بۆ قوتی مال و منداڵەکەی بێ بەلێ بۆیش حسابە و ئەوەی مادەم نیەتی هەبێ نیەتی هەیە حەزی لێیە لە خێر دائیمەن ئەمە شتێکمانەیە سارەخان یعنی لە نیەتی خێر بۆ هەر خێرێک بۆ نمونە بەتەنیش مزگەوتی جەلیل خەیاتدا دەڕۆی پێت خۆشە بەدل حەزت لێیە ئەتوش مالتە بێ و سەروەت و سامانتە بێ و مزگەوتێکی ئەو ها دروست بکەی لە بۆ عیبادەت نیەتەکەی تەواوت هەیە بەڵام نیتە ناتوانی خوای پەروەردیگار حساب دەکات کە ئەنەما مزگەوتێکی وەکو جەلیل خەیاتە دروست کردووە مزگەوتێکی وەکو سافت دروست کردووە بەڵام لە شەڕ بەعکسەوە نیەتت وایە بۆ نمونەش بە شەڕ بێ لەگەلە من بەڵام ناتوانی بیکەی یان نایکەی یان لەبەر کۆمەڵە شتێک پێت ناکرێ حتا ئەنجامی نەدەی شەڕەکەت بۆ نانووسرێ بەڵام لە خێرەوە بەعکسەوە یعنی نیەتی خێر بینە ئەو خێرە بۆت نووسرایە بەڵام ئەو کاتی یەک بێک دەنووسرێتن بەڵام ئەگەر ئەنجامتدا ئەو کاتە دەبێت یەک بەدا بەڵام لە شەڕ بەعکسەوە حتا ئەنجامی نەدەی لەسرت نانووسرێ لەبەرەوەی تۆ شەڕت نەکردووە شەڕت ئەنجام نەداوە بۆ لەسەر بنووسرێ بەڵام لە خێرەکە بەعکسەوە مادام کەسێک نیەتی هەیە ئەو شەو نوێژە حەزی لێ بووە بێ شەو نوێژ بکە ئیتر لە مزگەوتێک لە مالی خۆی لە جێگای دیکە بەتەمایە و حەزی لە قیام اللەیل و شەو نوێژ بووە وەکو من و تۆ بەڵام ئیتی پێی نەکراوە یعنی ناتوانێت لەبەرەوەی جاری وایە سوبەی دەوامی هەیە وەزیفەی هەیە ئەگەر بەیانی نەچێتە دەوام
حتما لەوانەیە عقوبە بدرێ لەوانەیە فەسل بکرێ لەوانەیە بابرین ئەو ڕۆژێک دوو ڕۆژ بابرین جەزای یان قەتعڕاتبی پێ دەڵێن ینی کۆمەڵە شتێک هەیە ئەگەر ئەوانەی بێتە پێش و نەتوانێت پێ بێ کەواتە ئەوش ئەجر و پاداشتەکەی دەگاتێ بەڵام دەکرێت بابرین لە کۆتایی شەو لە کاتی پاشی خواردنە یعنی پێشی بانگی بەیانی ئەگەر بە دوو ڕکعاتی شەو نوێژیش بێ بەشدار بێ ئیسبات بکە کە منیش حەزم لە شەو نوێژ بووە بەڵام لەبەر هۆکارێکی تر نەمتوانێت پێ بم بە دوو ڕکعاتیش بێ دەکرێت لە ناو ئیشەکانی خۆی ئەگەر کۆمەڵە دوعایەک و ئەسکارێک و یان ئەو سوورەتانی کە لەبەریتی بخوێنێتەوە بەدەم ئیشەکانی خۆی ئینشەڵا قیامەلەیت بۆی حسابە لەگەڵ ئەوانەی کە بەشداری دەکەن شەو نوێژ لەگەڵ بەردەوام بین مامۆستا هەر لە هەولێر بە شکل وڵاتیان لە شەوانی کۆتایی مانگی ڕەمەزان پێداویستەکانی جژن دەکڕن و بازاڕی هەولێر گەرمتر بووە زەردەشت هەمێ پامنێری کوردستان 24 لە هەولێر زانیاری زیاتر دەخاتە ڕوو. دم باش سارا از نها بازار لنگه یا هولیر پایتختم کویدی جشن نزدیک به همین خلق و دکاندار برای خود و بازار لنگه آمده کاری جشنش خورد کردن کلو پلانش خورد کردن لبری کو از درباسی جمع ولاتیان بم تشتکی نو که اگر هفکار من حمید پیش آمده پشتی شوتاندن بازار لنگه ها بازار لنگه به شواز کینو هاتیه نوجن کردن هاتیه چه کردن دیارد و کولورجی قربالغیه که مزن هد ناف دکان آندا دناف خودین دکاندار آندا کونها دمشمر دمکی درنگشی ل خلق وکون دبین مالبات زاروکشن دناف بازار آندا اگر بو مقصد که دکانداری باشه اوا جشن نزدیک دبیت اگر برز باش تو ناخوی از بچم جامی برزی هنده کس دیار شرم باخون اگر برز بو ما بجیم جشن نزدیک دبی اوا وکو دکانداران چون پیشوازی لجشن دکن قربالغی چونه والله لخوای بزیادی لتاو جشنکانی پیشتر قربالغی چی باشه لخوای بزیادی بی عیبینیا بخیراتنی جشنی رمضانی پیروز لهمو گلی مسلمانی زیان دکی پیش چند مانگه کی ماهی کی بازار لنگه راستی بویره که اتوبوس سوتا بو است برنگه کی نو جنب بویه است بازار چونه چه جداهیه که فرقك لسالانی را بردو والله بله اون فرقی هر دبی باز لخوای بزیاد بیست کیتک زموزول شتیکتیا يعني برو باشي دروا بس لقى صالة كاين كفرقي هي دیاره ورکه کوملک مالبات جنا عائله جنا ليش کامل شر دکن اگر دای تو به وقت سیبی کی باشه از شر دکن از ویل در کم جای کدین هفکار ابن حمید کام بش جای کدین دیاره هندک مالبات انا شرم دکن باخفن از خوازم شوی ما دم باش برس چوانی ایت سرداری لنگی کردوا باشه چون پیشوازی جشن کی جشن لا ببوني جاجني قربان دخل رمضان بيروز وهاتينا تو عائله خواتني انتم تلات والله باش ايواتنا شكوني جاجني بكرم ايوه باش قالك دست خوش از هر بردوامكم بزوم کا جشن چابره پیشوازی جشن چابره ودشه وکو مانی زمان کا از اگر تو وری وکو دکاندار کی جمره ببیشی تو دکانداری لره باشه ایوا چون آمده کاری خواهید کن وکو دکانداران بو پیشوازی جشن يعني كوم چون پیشوازی جشن دکن مانگی رمضان چونه قربالغی چونه والله باس عيبين قربارغه چه جوازیک لسالی را بردو والله داوا كارين ان شاء الله خلق زياتر رو لوازار لنجيب كا وصال لبروي تارمانگ بازارك تاخذ بو عليه والله بر سلطانك باشه تب با ماشه فکر کو چهار منگا را واسطه بو نرخکان استا چون لکاتی نزیکبونی جشن گراند بنی انا بقویدیم انا هرزان تر و استاود زانتا انا با 5 و 5 ستانه استاود ساريه هرزان كري باشه یعنی وقت بازار هر وقت خویا گلک از هر بله کلام کن اما جو هر بردم مجار اما لسر جشنیه وکو اندیبن که هندک ولاتی دبیجن هندک دکاندار دیاره گلین خوش یعنی دبیجن مسئلات تعویزی دیاره پیشتر کو دکان انوان راستی شواتی هاتبون دخواز که جالین پیوندیدار کو تندک تعویزات جوارا بینداین لی امر جبو مجارا جشنه بردوام بکم تایبت جبو مجارا پیشوازی جشن مانگا رمضانه و کو کمانی زمان حتی درنگه کی شفجی کو قربالغه کی مزن ورکه هیا
مالبات جن زاروک کچ برای خودانه بازارانه لورجی کو دیار و حتی هاجی قربالغه و کو سارا اف چندین کلان از لور دگرم کو قربالغه کی مزن هه یعنی و نمونه اف سیمین کلان یانجی شقامن بچوک دناف بازار ده قربالغه که از خودم در باسی وی مالباتی بم برای اما راست خونه تو هر خلکی هولیری باشه ایوا چون پیشوازی لم جشن ایمان رمضان دکن الحمد لله پێشەکی سلااو ڕێزمەیە بۆ کەناڵ قەتان الحمد لله لە فەزلی خوای گەورە بە زیادبی مانگەی زۆر خۆشین بەختەوەرین الحمد لله لەگە مانجی ڕەمەزان و زۆر سوپاس باش ئێتە دیارە ناو بازاری لەنگەی لێرە چتکی ئیشەکان دکری ئامادەکاری خۆی دکی چتکی نەوەڵ ئامادەکاری بۆ جەژن دەکەین ئینشاءالله بە خێر و خۆشی باشە چ جیاوازیەک لە ساڵی ڕابردووهەیە جەژن تایبەت بە خوددا ئەو سار تقریبا تۆزە خۆشترە بەرچ مەسەر والله لەگەر معاش و معاش چاوبوونەوەانە الحمد لله گەلێک تو تەنە لێریان تو عایلە خۆ لێرێنە ناوەڵە من عالم لێرە دیارە مالبات جاتی ئیشەکان بۆ خۆ باش هەر سپاس ئەم پێوینە کوون بدەمێکی خۆش برەنگێکی خۆش پێشوازیە لە جەژنێ بکەن سارا وەکو من ئاماژە پێکرد حتا دەمێکی دەرەنگژی و قەربالغەیەکە مەزن دناو بازارە لەنگێدا هەیە وەکو مانی زمان ژن زارۆک مالبات تێن پێویستیان خۆی مەها ڕەمەزانێ و تایبەت یا جەژنێ دکردن دناو هەر دکانێکی دەمەکو مرۆڤ تەبگەرێت کە دەمەکو هەر کەس دگەرێ چاوێ مرۆڤان لە وڵاتیان دکەوێک و پیشوازی آماده‌کاریان جشن دکن مالبات و کمانی زمان به جوشکی مزن اگر از الودای که پرسم اما راست خونه دای که اگر درفت هبه بو مانگی رمضان تایبت اگر ام پرسیاری که بکن باشه لا دای که پرسم دای باشی تو کردی عربی باشه ببوره از اگر خوش کلت پرسم گلک مالبات این کردن ناخوان امجی دیاره بویا کلتوره که براستی ام چند هول دادن ام دو خواستم شده که کرد واخ و تایبت نا بازار دا ناخوان جی کامیره شرف دکن بگو من امجی بویا نخوشیه که از خواستم جوی بریزیش پرسم تو دکان داری باشه اگر تو کرم که مراستو خونه بو ما ببیشین امسال چه جوازیه کی پیشوازی جشن هست تایبت لسالان رابردو لسالان رابردو او سال زور کزا یعنی زور خرابه یعنی خلق کدی باشتی زور بکمی دکری تو که است پیش اما بین لیر هندک کس دلین باشه بس تگو خرابیه که چی تایبت خرابه یعنی بازار کمان خلقی دیت بس چوله یعنی اشتکرین زحمته تو که هر چند روزش لجشنی رامان احتمال ارزویه بیجی سه روز باش بو یعنی سه روز او پیجسته یعنی او روز زور خرابتره ل دوینه هر سه رو باش به روز خراب احتیاطی نه او یعنی خاصة لقى بوليس شكان بازار زور كزي كده. إيه وقت دكاندار كان وآماده كاري خوي كروا يعني همي آماده كاري كوكريا بو پیشوازی جشن. بله. يعني همو كلو پلک آماده. همو كلو پلک من آماده و نحس بحام سطح هشتای دكاندار كان أشيان مايتوا. يعني سالانی رابردو بازار جنبو با شوی یعنی پاره نبو با حساب قیران بو اشیاء ندم دار دیوارکان چول دبو استوار تماشای دکان باشه اشیاء هموی لسرک مایتو باشه نرخکان هر وقت خو مانیان بر زور ل سالین رابردو ارزانتره سالان مثلا لون من کابو قمیص لبیس تو انا کم تونی است با 15 هر کس نایه زور برازن بخیر بین ایدی سارا وکو من چند دکانداران جی پرس کرد کو هندک دبیجن روشا بازاره باشه هندک دبیجن نباشه ل بگشتی جی باشه یعنی پرانیا دکانداران و کسین سردانا و بازاره دکن به ارینی بازاره نرخینن از ورکت خوازم روشناف بازار لنگه بدایی بینم ایدی کو من نرینا چند ولاتیان ورگرد و دکانداران ورگرد کو همی آماده کاری نخوی پیشوازی ها جشن دکن ایدی روشا بازار لنگه جبو پیشوازی ها جشنامه ها رمضان بیرنگیه زەردەشت حەمێ لە هەولێر لەگەڵمان بووی زۆر سپاس مامۆستا دەگەڕێمەوە لای جەناب تۆلۆ پرسیارەوە دەست پێیەکەمەوە ئەوەی بینیمان لە بازار کە خەڵک هەیە هەندێک کەس بۆ نمونە کاتەکانی لە شەودا لە بازار و لە شوێنە گشتیەکان و چوونە دەرەوە بە سەرەبات بە ڕۆژیش ئەخەوێت بە درێژایی مانگی ڕەمەزان ئایا ئەمە دروستە؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە عەبدوڵڵا دەفەرمێ یا عەبدوڵڵا لا تەکون مثل فلان فەرمووی لە چ شتێک یا ڕەسوڵ الله فەرمووی تقوم الليل ولا تركع الصلاة يعني وتترك الصلاة فرمي يا عبد الله وكو فلان كس مكة وكو فلان يعني وكو أو خلكي مكة
فەرمی لە چیا رەسوڵ الله فەرمووی شەوان هەڵستێتەوە ینی شەوان نانوتن و نوێژیشی تەرک کردووە ینی شەو نوێژەکە ینی وازی لە شەو نوێژەکە هێناوە بەڵام شەوێش نەنووسووە کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەتەکەی ئەوەیە بۆی لێرە کە باسی نوێژ دەکا و ئەمەش لە سەرەتا باسم کرد گرنگترین عیبادەت لە شەوەکانە نوێژە بۆی دەفەرمێتن ئەتوو وەکو خەڵک مەکە ینی شەوێ شیاری بەڵام نوێژ نەکەی ینی شەو نوێژ بکەی بە هەر چۆنێک بێتن کەسەکە شەو نوێژ بکە ینی من لەگەڵ ڕێزم بۆ هەموو برای دوکاندارەکان وانە مەبەست بێتن ئەوانش دەتوانن یعنی خۆ 24 ساعات دوکانەکەی وی پڕ نییە یان لەو کاتێک کە بوونە دوکانی کردوتەوە حتا بەرەبەر بەیانیان تا و کاتێک کە لە دوکانە زۆربەی زۆری دوکاندارەکان مەسەلەن دوگوردیان پێ ئەگەر فرسەتێکی وەرگرتووە با دوو ڕکعەت نوێژ بکە یعنی بتوانێت خۆی مەشغول بکە ئەگەر بەوەش نەبێتن خۆ دەکرێت بە زیکرێک ینی بە عیبادەتێک بۆ نمونە زۆرێکمان هەیە ئێستا با بڵێن لە ئیسکان لە تعجیل لە زۆر شوێنەکانی دیکە لە ڕێستۆرانت و لە با بڵێن شوێنە گەست و مەتعەمەکان ئێستا کراوەیە حتا بەربەر نوێژی بیانی جاری لەگەر بانگی بیانی ئەوان هەر خەریکی ئیشن ینی دەکرێت لەگەر ئیشەکەی خۆی عیبادەتی تر بکە ئەگەر مەجای نوێژیشی نەبوو بەڵام گرنگ ئەوەیە کە شەو بە خەبەرە ئەو شەوەی خۆی نەکوژێ یان نەیفەوتێنێ بەبێ هیچ عیبادەتێ ینی خۆ دەکرێت زیکرێکی تێدا بکرێت دەکرێت بۆ نمونە لە کاتی دەست نوێژ هەرگرتنێکە ئەگەر دوو ڕکعەتی نوێژش بکە ینی بۆ مەجای ئەو هەموو شتەی دەبێت مەجای دوو ڕکعەت نوێژی نان یان هیچ نەبێ لەو کاتێک کە گەڕاوتە ماڵەوە بۆ نمونە زۆر کەسمانەیە یان لە با بڵێن چاوپێکەوتنی تلڤیزۆنەکانی تر و گوێمان لێ بووە کەسەکە باسی کردو درێ منە تا سەعات دوو بوونم لە ئیسکانم یان لە تعجیلم یان لە شوێنەکانم خەریکی با بڵێن لێرە پاشوی خۆم دەخۆمەوە و بەڵام دەچمە ماڵەوە لە بۆ چای خواردنێک ینی پێش بانگەکە هەردەگاتە ماڵەوە لەو کاتێک کە دەگەی ماڵەوە باشترین کاتە ینی با بڵێن کو ئێستا لە مانگی ڕەمەزان 20 شەوی یەکەم وەڵادنین دە شەوی کۆتاییەکەی کە زیاتر خێری تێدایە لە شەویشە باشترین کات لە بۆ قیام اللەیل و لە بۆ با بڵێن تەهەجود و لە بۆ نوێژکردنە کە پرسیاریان لە پێغەمبەر کردو عەلەیهی سەڵات وسەلام دای عایشە پرسیاری کردو فەرمووی ڕەسوڵ الله لەکەینەوە مە دەتوانی شەو نوێژ بکەین فەرمووی لە دوای نوێژی عیشاوە دەتوانی یعنی کەسێک بۆ منە نوێژ عیشاکەی دەکات ئەگەر لەگەڵ جەماعەت و لە دوای بان کردت هەڕێک لە دوایی دەتوانی شەو نوێژ دەست پێ بکەیت بۆ نمونە کەسیوامانە تاخیرتر نوێژ عیشای کردووە لە پاشی نوێژ عیشایەوە دەتوانێت ئیتر شەو نوێژ بکات دەبێت بە درێژایی ئەو کاتی کە ڕۆژە بێتەوە نوێژ بکاتەوە عیبادەت بکات حتا بانگی بەیانی ینی لەگەر ئەڵڵاهو ئەکبەری بانگی بەیانی ئیتر کاتی شەو نابێت هیچ پشوبات بە هەر کاتێک بێتەتوانێت بۆ نمونە ئێمە سەردەمانی پێشان باس کراوە بە تایبەتی ئەو کاتی کە زستانە شەو درێژە پەیمان گوتووە لە دوای نوێژی عیشاوە ئەتوو نابێ بنووی حتا نوێژی بەیانی جاری وا بوو مەسەلەن 10 دقیقە چاومە کەوتوتە خەو ینی جاری لە مزگەوت دانیشتوو بووین با بڵێن ئەو کاتی کە گەنج بووین و ئەهلی لە مزگەوت تێ بووین یعنی بە دانیشتنەوە جاری بە کارەبا نەبوو بە فانوس و لەمپا بووە با بڵێن 10 دقیقە لە شوێنی خۆمان بە دانیشتنەوە خەومان لێکەوتووە ئیتر گوتیان کاکە هەستە بڕۆ مالێتەوە بنوو ئەتوو لەبەر شەو نوێژەکەت ڕۆی یعنی شەو تا ئەو کاتی ئەوە بە قسەی چییە یعنی قەلیل من اللەیلی یعنی ئەگەر کەمێکیش لە شەوەکەی بێ بەڵام شەو نوێژەکەی زیندوو کاتەوە بەڵام وەکو کەسێک نییە بەڕاستی لە عیشاوە خەریکی عیبادەت بۆ تا نوێژی بەیانی ئەوە چۆن دەڵێ شەوەکەی بە تەواوەتی بە کاملی زیندوو کردوتەوە بەڵام کەسێکی دیکە مۆزفە با بڵێن فەرمانبەرە لە دائیرەکان بەیانی ناتوانێت ئیش و کاری خەڵکی مەسەن ڕایە بکات و بەڕێ بکاتن یان وەزیفەی هەیە یان کاری تری هەیە ناتوانێتن بۆیە دەکرێتن یعنی چەند سەعاتێکی لێ بنوت ینی با هەندێکی لێ بنوو بە هەندێکی بەخەبەر بێ کاتێک سەحابەکان پرسیار دەکەن لە پێغەمبەر صلی الله علیه و سلم یاخود سێ سەحابە دێن خزمەتی دا عایشە پرسیار دەکەن لە عیبادەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموون پێغەمبەر صلی الله علیه و سلم عیبادەتەکانی چۆنە لەو کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەسەردا دێتەوە بەڵام ئەوان قسەی خۆیان دەکەن ئەویش جارێک گوێیان لێ دەگرێت ئەوان نازانن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم گوێیان لێ دەگرێت یەکێکیان دەڵێ ئەمن هەموو ڕۆژێک بە ڕۆژی دەبم هەر هەموو ڕۆژێک ساڵ 366 ڕۆژە چەندە هەر هەمووی بە ڕۆژی دەبم یەکێکی دیکەشان دەڵێتن ئەمن هەموو شەوێک شەو نوێژ دەکەم لە عیشاوە تا نوێژی بەیانی مندا نەنیشم ئەوە هەموو شەوێکی من ئەوەیە یعنی بە درێژایی ژیانی ئەوەیە ئەوی دیکەشان دەڵێ من ژن ناهێنم لەبەرەوەی ئیتر خۆم تەرخان کردو بۆ عیبادەت هەر عیبادەتێک بکەوتە پێشم دەیکەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک سەلامیان لێ دەکات دوای ئەو دەفەرمێ من ژن دەهێنم و هەروەها شەو نوێژیش دەکەم و هەندێکی لێ دەنوم و بە ڕۆژیش دەبووم و لێشی دەشکێنم و بەڵام فەرمووی باشترین ڕۆژ و ڕۆژووی حەزرەتی داوودە ڕۆژێک بە ڕۆژی بۆ ڕۆژێک شکاندێتی ڕۆژێک بە ڕۆژی بۆ ڕۆژێک شکاندێتی حتا نوێژ سونەتەکانیش
بەڵام سونەتیشی بۆ ئێمە دیاری کردووە دووشەم و پێنجشەمەکان بە ڕۆژی بووین یان هەندێک ڕۆژی تایبەتمەندی هەیە لە درێژەی ساڵەکان بە ڕۆژی بین تێدا بەڵام لە شەویشدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یعنی شەو نوێژیشی کردێ و بەڵام تێدا نووسووەش کاتە بۆ ئێمەش هەیە هەم تێدا نوێژەکانمان بکەین ئەگەر هیلاک بووین تااقەتمان لێ بڕا یان زۆرماندی بووین چاومان ژانی کرد لە بۆ خەو دەتوانین بە نیو سەعات سەعاتێک ینی بنوین. مامۆستا دەگەڕێمەوە لە دەچینە دهۆک لە شەوانی مانگی ڕەمەزان چالاکی جۆرا و جۆر بڕێواچن یەکێک لەو چالاکیانە لە شاری دهۆک کە پامێکی تایبەتە بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئەویش لە پانێڵێکدا ڕێکخراوەکان ئەم پامەی خۆیان دەگەن و هۆشیاری دەدرێتە هاوڵاتیان بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لەگەڵ چەندین ئاماری تایبەت بە مانگی ڕەمەزان چەکدار جەمال پامنێری کوردستان 24 لە دهۆک زانیاری زیاتر دەخاتەڕ. بله دیارن که امل ناوندا بازار دهوکی نکو الابی جهی رببریا هاتنو چون دهوکی ویای پانوراما که الدور ریدانان بدانن ین کل سنور پاریزگاه دهوکی هاتی نریدان و تیدا الدیبیت که دا زیادتر جری اکادمی و بحثی اوان ریدانا بکن و اگرین اوان ریدانا زیادتر بورگتنا زیادتر زانیاریال سر اوه رینشتنه یان اوه پانورامای کوامرم زیادتر پیچیه دیوا بسیاراش برای عمید فخری که این رببری هاتنو چونا دو که صدا عزیز هنگو زیادتر دوی پانورامای دان و رینشتنه دا چه بیجنه شوفیرا چه بیجنه خلکی بله راستی دست پیگه از سپاسیان بود کم و خیرتون سر چوا اف هزره کمین جار الکردستان کوبو وک هاتو چو چه بوی براستی اوجید باره راگهاندنه دا و هشیاربونه بو هنده یک ام حولاتی خو هشیار بکین کو دا بزانن کار اگر ریدانه چنو بوچی اف ریدانه چهد بنو چوا دیوار ریدانه کم کینو و هندک آمارا جی بو حولاتی خو دیار بکین کو حتی نو که ام رببری هاتنو چونه ما چکیریه کو اوار ریدانه کم کن لو ما دخوازش حولاتی ها کن وان ریکن حسا کو هاری کار بند گلمه دا ام بشین وان پارزینو دیر بخینش وان ریدانه دلتازین اف آمارش دهنه دیار کرند ویره دا و مدویا کل جهه که حسای گشتی بیت انجام دان دا حولاتی همی تخوشین وی کمالگای پشکدار بند وی چنده دا آمار تنگو دا یعنی رژه کم بینه سال در باز بوی آن زیادتر بینه اگر کم بینه چه بوینه اگر کو اف رژه کم نخیر ید کم بین گلک او جید شوا پنگاون رببری هاتنو چونه هاوتین وان تشتت هاتی نکرن بینه اگر هنده کو افریدانه و قربانین و ریدانه زور کم بینه شوفیر زیادتر گلیه جه هبونا کامیرات که تو بینی یعنی وکو دانانا کامیرا ایکش اگر یکو ریدان کم ببن نه لو ما ابا ایکش وان خالایا از دوی آمار دم کو فرق بونا ریدانا و قربانین ریدانش ما 2013 ما کامیرا دانانو و نوگل 2018 که برای خوب داینا وان آمارا او آمارا جیما همیش سروکاتی ها ساخلمی ها دهو که مهتوار گرتین دانه کو خلق بیجیتن کو اول دفعه چه گرین آن او و براستی آرمان جکا زورا گرنگ او یعنی ما وکر و بدیه هاتو چونه ما ام حس کن او حس با حالاتی چه بید که امجی تخکین جوی کمال گهی ما نوید آریشا با حالاتی چه بن ما نویدن فرق وجدا یک ما بین ما و شوفیری چه بیتن بچه شوا زور سپاس سر چاوا زور سپاس بله دیاره و کو برزی یعنی عمید فخری احمد دا دیار کردن کو نوا آمارن وان دا آمارن اف سالن ریدانن هات نوچونه کمتر لی هاتینش سالن در باز بوی بوی اگریت زبرین تبا کو دانانا سیستم کامیرین چافدری سرجادا زیادتر بوین اگر کو ریدان کم ببن نوا به پانورامای دا پاش دیمای هات نه به پانورامای اوه رینشتن الگور ریدانن هات نوچونن پاریزگاه ها دهو که در رببریا هات نوچون دهو که آماره که را گهینیتن کد نوا به آماره جیدا ده بحث ریدانن اف ساله و سالن در باز بوین هات نوچونه کن بله سپاس بۆ هاوکارمان چەکدار جەمال لا دهۆک لەگەڵمان بوو مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابەت ئەمەوێت باسی ڕێنماییەکانی هاتوچۆ بکەم و هەندێک جار ئەو ڕوودا و گرفتانی لە نێو شەقامەکان ڕۆئەدەن بۆ نمونە یەکێک لە هۆکارەکان کەسانێک هەیە
لە شەواندا و بەتایبەت ئەوانەی کە ئەچنە ئەو مزگەوتانەی کە دوورن لە ماڵی خۆیان یان ڕێگەیەکی دوورە بڕەنیان بە ئۆتۆمبیل ئەڕۆن لە بەرۆی ناچێتە مزگەوتی نزیکی خۆیان حەزەکە لەو مزگەوتی تر بەشدار بێ. ئایا بەم شێوازە دروستە؟ ئینسان ئازادە لە عیبادەتکردن و لە بەشداریکردن لە هەر مزگەوتێکیان هەندێک مزگەوتێ لەوانێ بەرنامەجێکی تایبەتی خۆیان هەبێ بەڵام بەداخەوە هەندێک ینی دیاردە بۆ خەریکە ببێتە دیاردە هەیە خەڵکانێک مزگەوتەکەی لە پاڵە خۆیتی بەجێ دێلێ دەچێتە مزگەوتێکی تر ئیتر لە بۆ دووسێشتان بۆی بەیانی بڵێ کاکەم لە فلان مزگەوت بووم یان ڕسمێکی دەگرتەوە لە فلان مزگەوتی من خەریکی عیبادەتم و لە فەیسبوک بڵاوکاتەوە یاخود بۆ نمونە ئیتر حەزی لێیە مثلەن مامۆستایەک لەوێن دەرێ ئیتر بچێتە لایوی بەڵام بەداخەوە کە قسێکیش هەرچەندە لەوانەیە پێم خۆش نەبێ بیکەم بەڵام دەبێ بکرێ هەندێک جار کابرا مەسەن دەرێ فلان مامۆستا لەبەرەوەی ئیتر لە حیزبەکەی ویە ئیتر تەواوە عنی بوویتە بەڕاستی هەندێک بابەتمانێ خەریکە عیبادەتەکانمان هەندێک جار بە حیزبی بکرێ ئەجە مانگی مەولودمان دێتن بوون هەموو مەولود دەکرێ ئێستا خەریکە لە لەیلەتول القەدر و بابرێن قیام اللەیلە خەریکێمە تووشی ئەو بەزمە بین ینی خەڵکێکی زۆرمان هەیە ئیتر دەچێتە لای ئەو مامۆستا لە بەرەوەی فکرێ لەوی نزیکە یعنی ئەمە شەو نوێژە بابرێن نوێژکردنە ئیتر چی داخە بە فکرێ قورئان خوێندنە و ڕکوع و سوجودە و ئەوانە بەڵام ئیتر کێشەکە لەوەدایە گرفتەکان زۆر دروست دەبێت جاری وایە لە دووریەکەی لەوانەیە هەتا دەگەڕێتەوە سەمونی بەرنەکەوێت لەوانەیە ماڵ منداڵەکەی لەوانەیە بەو شێوەیە نەتوانێت پاشیوەکەی بە جوانی بکاتەوە بۆ خۆیش هەتا زەرەر لە خۆیەدا یاخود بنمونە بەکو ئێستا و ڕاپۆرتێک کە باس کراوە ڕووداوی هاتوو چۆ دروست بێتن لەبەرەوەی دوورە لە ڕێگەیەکی دوورەوە دوور کەوتۆتەوە ئیتر لە گەڕانەوەکەی سارێ بە قەیمی لێ دەخڕێت دەبێت لە کاتێکا بگاتە ماڵەوە با بڵێن بە پاشیوەکەی خۆی بگا ئیتر ئەمانە هەمووی ناکەوتە سەریەک بەڵام ئەگەر لە مزگەوتەکەی نزیکی خۆی بێ یان لە گەڕەکەکەی خۆی بێتن ئەو کاتی بە هەموو شتێک ڕادەگا و زۆر بە ئاسانی و پێویستی بە سارش نابێ ئەسڵەن بە پێدێتە مزگەوتی خۆی و یعنی ئینسان وا باشە لە جێی خۆی عیبادەتی خۆی بکات بەداخەوە شتێکی ترکە هەیە بۆ نمونە لە فلان مزگەوت ئایلۆ کرایە تەلەڤیزیۆن دێت و ڕاستە خۆ دەگوازێتەوە ینی خەڵکێکی زۆر هەیە دەچێتە ئەو مزگەوتەی بۆی بۆ نمونە لە ماڵەوەش لە تەلەڤیزیۆن تەماشا بکەنەوە با بڵێن بابیان یان هاوسەرەکەی بڵێ پیاوەکەم لە تەلەڤیزیۆن ببینێت لە ناو شەو نوێژە ئەخەمەوە عیبادەتەوە شەو نوێژ و یعنی قیام اللەیل و ئیتر چی پێویست بەوە دەکا کە تو لە تەلەڤیزیۆن دەربکەوی یعنی هەندێک شتمان هەیە بەڕاستی خەریکە لە قالبی عیبادەتەکەی خۆی دەربچێ بچێتە هەندێک شتی دنیاوی هەندێک شتی بابرین لاوەشی کە باز دەکرێتن ئەمە بەڕاستی خراپە وا باشە ئینسان مزگەوتەکەی خۆی دەوروپشتی خۆی لەوێ زیندوکاتەوە لە ناو کەس و کار و جیران و خزمەکانی خۆی دابنیشێ لەوێندر عیبادەتەکەی زۆر بە سادەیی بکاتن باشتر لەوەی کە ڕێگایکی دوور بپڕێتن دەبۆ شەونێش کەسانێکیش هەیە پێیان ناکریان کاتی ئەویان یە بەتایبەت خانمان ڕەنگە دەرفەتی ئەویان نەبێ بچنێنەوە مزگەوتەکان و بەشدار بن لە ماڵەوە عیبادەتی خۆیانەکەن یان ئەو شەوە لە ماڵەوە بەسەر بن ئایا هەمان خێر وەکو ئەوەی کە بچێتە مزگەوت بێگومان بۆی دەنووسرێت بێگومان وەکو لە ئەثەرات و دەفەرمێتن کاتێک فریشتەکان دێنە خوارێ تەنەزەل المەلائیکە مەلایکەتەکان دێنە خوارێ نەک هەر لە بابرین ئەم شەوی ڕەمەزانە لە شەوەکانی تریشە ئەوانەی کە خەریکی شەو نوێژ و قیام اللەیل و تەهەجود و ئەو شتانە دەبن فەرمێ فریشتەکان شەوان دێنە خواری بەشدار بن لەگەل ئەو بەندانە ئەو عەبدە ساڵحانەی کەوا خەریکی شەو نوێژ و عیبادەتن بە تایبەتی لە کۆتایی شەوە سەیەکی شەوە لە کۆتاییە کە هەموو خەڵک نووسونە ئەوان خەریکی عیبادەتن دەفەرمێ لە ئاسمان کە دێنە خوارێ با بڵێن ئیشارەتەکەی وان چییە کە بزانن ئەو مالە شەو نوێژی تێدا دەکرێت یاخودنا فەرمێ لە ئاسمان کە دێنە خوارێ وەکو گلۆپێکی سەوز یان وەکو قوبەیەکی سەوز لەسەر ئەو ماڵانە هەیە کە شەو نوێژی تێدا دەکرێتن فەرمێ کاتێک نزیک دەبنەوە دەزانن ئیتر ئەو ماڵە کەسێکی تێدا بەخەبەرە یان کەسانێکی تێدا بەخەبەرن خەریکی عیبادەت و ذکر و تەهلیلە و تەسبیحاتن فەرمێ بەشدار دەبن حتا یەکێک لە کە باز دەکرێت دەفەرمێ بۆ نمونە لە مالێک ئافرەتێک یان کچێکیان هەیە خەریکی عیبادەت و شەو نوێژ بووە کە فریشتەکان دێنە خوارێ لە یەکێک لە شەوەکان ئەمە خەتیانە ئیتر دێن ئەوێندرێ لە یەکێک لە شەوەکان دێن ئەم ماڵە ئیتر گلۆپەکە کژاوەتەوە کاتێک دێن نزیک دەبنەوە ئەو ئافرەتە لەو ماڵە نماوە ئەو ئافرەتە شووی کردووە یان بوونم نە کەسەکە لەوانەیە مرد بێ ئیتر ئەوە مادەم ئەو شەوە کەس تێدا نییە با بڵێن شەوەکەی بەڕێ بکاتن بە عیبادەتەوە ئیتر ئەوە ئەو قوبە سەوزە یان ئەو ئیشارەتە یان ئەو هێمایە لەسەر ئەو ماڵە لا چووە کژاوەتەوە بۆیە ئەمە یەکێک لەو ئیشارەتە جوانە ئەوەیە یان لە ڕیواتێک هاتوو دەفەرمێ فریشتەکان دێن کۆڵان بە کۆڵان دەگەڕێن با بڵێن وەکو لایەنی معنەویەکەی لە دەرگا دەدەن بزانن چ مالێک بە خەبەرە
بۆ ئەوەی بەشدار بن لەگەڵ عیبادەتەکانیان جاری ئافرەتێکە لە ماڵەوە وا باشترە لە ماڵەوە عیبادەتەکەی خۆی جێبەجێ بکە ئاگای لە منداڵەکانی بێ ئاگای لە ماڵەوە بێتن یعنی هیچ با بڵێن کەمتر نییە لەوەی کە دەچێت لە مزگەوت بەشدار دێ مادام ئەو با بڵێن حجەیەکی هەیە ناتوانێت یان عذرێکی هەیە نەگاتە مزگەوتەوە لە ماڵەوە دەیکاتن ماڵەکەی خۆشیان حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ماڵی خۆتان مەکەنە گۆڕستان یعنی سنت وایە سەخۆمە لە مزگەوتەکان کە نوێژی فەرزەکان دەکرێت لە پاشەوە کە ذکر دەکرێت ئەسڵ وایە سنت وایە ئەو نوێژێک کە لە پاش نوێژە سنتەکان دەکرێت ئەو نوێژە لە ماڵەوە بکرێ بۆی مالەکان وەکو گۆڕستانی لێنێ هەندێک جار قیام لەیل و شەو نوێژ هەیە ئەسڵ وایە ئینسان لە ماڵی خۆی بکا و ماڵی خۆی زیندوو بکاتەوە بە عیبادەت و بە ئیتر ذکر و تهلیل و قورئان خوێندن و هەر جۆرێک بێ. بەڵێ زۆر سوپاس بۆ مامۆستا ڕاعد ئۆمەربلی و تەبێژی لقی هەولێری یەکێتی زانایان پێشنوێژ و تاخوێن سوپاس بۆ سپاس بۆەوە بۆ دەرفەتەی پێتان داوین زۆر سپاس. لە شاری سلێمانی خۆبەخشێک بۆ ماوەی 12 ساڵە چەرمیە و کەسانە بە خاک دەسپێرێت کە بە ڕووداوە جیاجیاکان گیان لەدەست دەدەن. هیچ کەسێک نییە بە خاکیان بسپێرێت. وەکو خۆبەخشە دەڵێت تا ئێستا زیاتر لە 600 چەرمی بێخاوەنی بە خاک سپاردووە و لە کارەکانیشی بەردەوام دەبێت. ماوەی 12 ساڵە لە نێو گۆڕستانەکان کار دەکات و ئەو تەرمانە دەنێژێت کە هیچ خاوەنێکیان نییە. عوسمان ساڵح ئەنجومەنی گۆڕستانەکانی سلێمانیە. تا ئێستا 600 تەرمی ناشتووە کە هی کەسانێک بوون کەس خۆی بە خاوەنیان نازانێ. بەنسبەت ئەو بێ کەسانەوە کە ئەنێژێن هەیە ناوی هەیە ساحبی خۆی ناکە بە ساحبی. عنوانی دیارە ئەدرەس وشتی هەیە کەسی هەیە کە سوکاری هەیە بەس کەس خۆی ناکە بە ساحبی بەنسبە قانونی تۆبعەدلیەوە 3 مانگە مێنێتەوە لەوێ دوای 3 مانگەکە شارەوانی هەڵەسێ بە ناشتنی بە تەریقەیەکی ئیسلامی. لە گردی سەیوانی خواروی گۆڕستانەکان ئەوەی بەدی دەکرێت بە سەدان گۆڕی بێ ناو ناونیشانن جگە لە کێلێکی سپی و ژمارەیەک لەسەری هیچی دیکەی لەسەر نییە. زۆرێکیش لەو گۆڕانە پوش و پەڵاشی دەیان ساڵ بێنازی دایپۆشیون. پۆلیسی سلێمانی دەڵێ ئەو کەسانەی لە ڕووداوەکان لاشەکانیان دەشێوێت و ناناسرێنەوە یان لەلایەن خانەوادەکانیانەوە بێبەش دەکرێن لە هەڵگری ناونیشانیان. لە دوای 3 مانگ مانەوەیان لە پزیشکی دادوەری دوجار لەوێ بە خاک دەسپێردرێن. کەسێک کە کەسوکاری نییە بەلایە بۆ نمونە حاڵەتمانە بووە کچێک لەگەڵ کوڕێکا گیراوە کەسوکاری کچەکە نەهاتون بەلایە شارەوانی ناشتوێتی لە ڕووداوی هاتو چوە کەسەکە نەناسراوەتەوە پێناسی پێ نەبووە عینەن شت ئەو مودەی کە دادوەر دایانێ لە مەیتخانە بێت لە تۆبعەدلیە بێت پۆلیس هەموو زانیارێک لەسەر لاشەکە گۆ کات و بۆ نمونە جلو بەرگ و ڕەنگی چاو قژ و ئەگەر علامەتێک یا کوتانێک بەلەشیوە بێ یا علامەتێکی تر هەبێ پۆلیس هەمووی کۆ کاتەوە چەند ڕسمێکی گیرێت و لە دۆسیەکە داانرێ. دواتر طبی عەدلی و شارەوانی هەڵەسن بە ناشتنی ئەم لاشەی کە کەس خاوەنی نییە لەکوێ گیان کردوتەوە بۆی بناسیێ هەموو لاشەیەک لە نوژداری دادوەری و لە شارەوانیش ژمارەیەکی تایبەتی خۆیان. هیچ کام لە مرۆڤەکان بە بێکەسی نایەنە دنیا بەڵام زۆر جار کەسانێک بە بێکەسی سەردەنێنەوە و ماڵ ئاوایی لە ژیان دەکەن تەنانەت بێ ئەوەی کەسێکی نزیکی خۆیان هەبێت تەرمەکانیان بە خاک بسپێرێت. لە نێو گۆڕستانی بێناونیشانەکان ئەو لاشانەی لە نێو ئەم گۆڕانەدان جگە لە ژمارەیەک هیچ ناو و ناونیشانێکیان پێنەبراوە. جا چ جای ئەوەی ساڵ دێت و دەڕوات هیچ کەسێک فرمێسکێکیان بۆ هەڵناڕێژێت. هاژ غەفور، کوردستان 24 سلێمانی. لەگەڵتان بەردەوامین لە شەوانی مانگی ڕەمەزان بە تایبەت یان بە درێژایی ئەم مانگە جگە لەوەی کە عیبادەت و پەرستش لەلایەن موسڵمانانەوە دەکرێت لە هەمان کاتیشدا چەند چالاکیەکی دیکە هەیە کە بە درێژایی ئەو مانگە ئەنجام دەدرێت کە ئەویش مەولود خوێندن یان هەندێک چالاکی ئاینی دیکە کە ئەنجام دەدرێت بۆ قسەکردن لەسەر ئەو چالاکیانە و شێوازی ئەنجامدانیان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دوو میوانمان هەیە سید هاوڕێ محەممەد مەولود خوێن و قورئان خوێن هەروەها حسامەدین مەلا ئەمیر مەولود خوێن بەخێر بێن. کاک سید هاوڕێ سەرەتا دێمە لای تۆ ئەپرسم لای ئێوە یان ئێوە تەنها مەولود دەخوێنن یان قورئانیش با هەمان شێوە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان
دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم خی گەورە موفەقتان بکە ماجی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان بەگشتی مسلمانانی شاری هەولێر خۆشەویست بەڵێ ئەمە ستافە چین گروپی ڕەوزەمان پێدەگوترێت ینی هەر ئەو دوو نەفەرەمانە پێکاتینەرە 5 کەسی بەس دەرفەتەکە وای خواست هەر ئەو دووەمان ئامادەبی لە بەردامەکەی زۆر بەخێر لە مانجی ڕەمەزان زیاتر خەڵک بە عیبادەت و ئەو شتانە بەڵام ئەو دەشەوەی ئەخیری لە مزگەوتەکان و یان لە جیتکە بەرنامەی مەورود و شتی وامان هەیە بڵێ لە کێوە دەستان بەم کارە کردووە لە 2014ەوە تا ئێستش بەردەوامی باشە بینە سەر یەکەم جار چیمان پێشکەشەکی لە بڕای ئاماژەت بۆ کرد کە مەولود خوێن و قورئان خوێنی ئەگەر لە قورئان دەست پێ بکەی فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة صدق الله العظيم دەست خۆش کاک سەید هاوڕێ پرسیاری ئەوە بکەم زیاترین ئەو چالاکی ئاینیانەی کە لە مانگی ڕەمەزان ئەکرێت چییە واتە جیاوازی لەگەڵ کاتەکانی دیکەی ساڵ چی؟ هەروەک باسم کرد لە مانجی ڕەمەزان خەڵک زیاتر بە عیبادەت و بەو شتانە مەشغوڵە یعنی مەوسمی مەولود و شتی وا کەم دەبی مەسەلەی مەولودی غەیری مانگی ئێوە چیەکەن لەو مانگە بۆ نمونە کارەکانی ئێوە چییە؟ وەڵی کارەکانی مە ئێستا خەریکی بەرهەمە چینە ئینشاءڵڵا لە بۆ دوسێ ڕۆژکە بەرهەمەکەمان تەواو دەبی ساڵانە بەرنامەی خۆمانەیە بەس بەڵام وەکو ئەو ساڵ خەریکی بەرهەمە چینە حەزم کرد لە کەناڵی 24 باسیەوە بەرهەمە بکەم ئەگەر دەرفەت بی بەرهەمەکەم بە ناوی بابڵڵای ئینشاءڵڵا پاش چەند ڕۆژیکە بەرهەمەکەم بڵاو دەکرێتەوە دەستخۆشی دەمەوێت لە چەند بەڕێزێ بکەم کە یارمەتیان دایمە کۆمپانیا سۆڤێل کاکسەی هەندرێن کە خاوەنی کۆمپانیا سۆڤێڵە هەروەها کۆمپانیای پیما کە خاوەنەکەی کاک حاج تەیمورە پیما 1 و 2 دەستخۆشی لە وەستا هونەریش دەکەم کە جرگ و بەرجی لە بۆ دابین کردیمە زۆر سپاس لە بۆ کاک عەبدولخالق ئەوانە سپۆنسەری کارەکە ئەوانە سپۆنسەری کارەکە من بەڵێ کاک عەبدولخالق کە قوماش فرۆشی شاهینە زۆریت کەشن بەڵام ناگوتری ئەو کانیت کەس کە دەرفەتەکە هاانە زۆر سپاس لە بۆ ئەو بەڕێزانەی کە هاوکاریان کردیمە باشە ئەتوانی کۆپلەیەکیان بەشێک لە بەرهەمەکەت پێشکەش بکەی
مولاي إني ببابك قد بسطت يدي من لي ألوذ به إلاك يا سندي مولاي يا مولاي مولاي إني ببابك قد بسطت يدي من لي ألوذ به إلاك يا سندي مولاي يا مولاي يا مولاي يا مولاي ئەم بەرهەمە تەنیا تۆمار کراوە یان بە شێوەی تۆمار کراوە لەبیرم کرد ناوی بەڕێزان کاک زەکەریا ڕەزا و یحیا ڕەزا ئەوان کاری تەسویرەکەشم بۆ دەکەن ئینشاڵڵەوە لە بەرنامەمدا ئەو چی ڕۆژە بڵاو دەبتەوە کلیپ نەکراوە کلیپەکە تقریبان دەستمان پێکیدا بەس مایاشتا خلاص ئەی بۆچی وا دواکەوتەوە بۆ نمونە کەوتۆتە خۆتان ویستان ناوە لە خەتای خۆم بوو دواکەوت چکان دەک مەشغوڵ بووم کاروشتیوام هەبوو لە بەرەوەی ئەگەنا دەبا پێش ڕەمەزانی حازر بالۆی خەڵکەکە بیدیت بابەس ئیدی لەبەر هەندێک ئیشوکاری تایبەت دواکەوت باشە کاتێک بتانەوە بەرهەمێکی نوێتان هەبێیان کارێک بکەن چەندە هاوکارتانن بۆ نمونەیان پاڵپشتی بۆ بەرهەمە ئاینیەکان چەندە وڵی پاڵپشتی لە بۆ بەرهەمە ئاینەکان زۆر کەمە ئێستا ئەوانەی کە لە بیدایەت باسم کرد ئەوانە وەکو برادەر و دۆست و ئەحبابن یارمەتیان دایماگەنا کەس نییە لە بۆ کاری ئاینی بەڕاستی بۆچی هاوکاری ناکرێت ئەو پرسیارە دەبی لەو کەسانە بکرێت کە ئیشەکەی ناکەن خۆتان داوای سپۆنسەریەکە داوامان کردو زۆر جاران داوامان کردو بەڵام گوتیان باشە خەبەرتان دەدەینەوە یان شەخصە بە گوتی پێم ناکرێتن سەبەبەکەی نازان ئەمە بەگشتی بۆ هەموو بەرهەمێک وایان تەنیا بۆ بەرهەمە ئاینیەکە بەس بەرهەمی ئاینی ئەی کاک حوسام چۆن کاری ئەو لە گروپەکە چییە چۆن هاوکارە کاکسام با بەخۆی سیکە مای دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم ئێمە وەکو ئەو گروپە گروپی ڕەوڵا لە ساڵی 2014 گروپماندا مەزراندووە بەیەکەوە کار دەکەین لە مەولود و شتووا دەخین تەمەنیشە زۆر مناڵ دیارە بەڵام زوو دەستێ بەکار کردووە نازانم ئەگەر وا بێ پێش 2014 ینی دەست بەکارمە بەس 2014 دەستمان ینی ئەو گروپەمان دروست کردووە چەند گرنگە بۆ ئێوە بۆ نمونە کە پاڵپشتی یەکترن پێکەوەکو گروپ کارەکەن چەند گەنجێکن پێکەوە بەڵێ وڵاوە ئەگەر ئێمە وەکو بڵێن پێکەوە نەبین یەک تاوکەری یەکدرین ئێمە واتە خۆشحاڵن بەوەی کە وەکو گروپ کارەکەن کاک سەید ئەگەر باسی کارەکانی ئێوە بکەین یان باسی پەیوەندی ئێوە لەگەڵ گروپەکانی دیکە پەیوەندیتان چۆنە و چەند پێویستان بەوەیە کە کۆنتاکت و پەیوەندی هەبێ لەگەڵ ئێوە گروپەکانی دیکە وەکو پەیوەندیمان لەگە هەموو گروپەکان هەیە بەس با بڵێن هەر گروپ و ستافی خۆی هەیە و ئەو گروپە ئاینیانەی هەند زۆرن زۆرە ئەرێوەڵە زۆر زۆرە ماشەڵڵە کارەکانیان زیاتر چییە؟ کارەکانیان زیاتر مەوردخی نەوشتی وایە با بڵێن ئەوزار کەسە و بە ئەدای خۆی و بە مەولود لە چ کاتێک زیاتر ئەکرێ؟ زیاتر مەوسمی مەولود نەبەوی یاد لە داگمنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەو کاتی کە گەنجێک بابرێژنێ دەینی ئەو شەی ینی مەراسی مەولودی شتوای لەوە دەکرێت یان کەسێک لە عایلەک منداڵێک زیاد دەبی ئەو مناسبە شێ بڵێ باشە ئەتوانن بەرهەمێکمان پێشکەش باشە ئینشاءالله خدایا عاجز و بێدەسەڵات بگاتە بارەگاهی تۆ شکاتم بەدەستی دەردەوە غایەت زەبونم لە لای تۆ سەهلا حەلی مشکلاتم یا رسول الله باوانەکە
ناوت سنخوشا يا نبي عرقت قولا وأزيزك بوند ونوشا يا مداد الله 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 يا الله 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 مست حيران بوانكم شاهي مردان عزيزك يا مست حيران بوانكم شاهي مردان عزيزك هربا يا ديتو يا رسول الله ثوب قريان يا رمضان الله 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 يا الله 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 يا الله بشاون خلوات بوانكم ملبي أغيارا عزيزك يا شاون خلوات بوانكم ملبي أغيارا عزيزك شاون خلوات بوانكم ملبي أغيارا يا رمضان عالم قجلاخو بوانكم وخبر دارا يا رمضان الله 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 يا الله 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 يا الله دەستان خۆش بێ بەر لەوەی بێمەوەلاتان دەچینە شیلاتزێ لە شەوانی مانگی ڕەمەزان دوای بەربانگ هاوڵاتیانی سنووری ناحیەی شیلاتزێ ڕوو لە پارک و شوێنە گشتیەکان دەکەن و تاوەکو پارشێ و لەوێ دەمێننەوە هەندێک جاریش بە گۆرانی و هەروەها قسەی خۆش و کاتێکی خۆش بەسەر دەبن شیمال بەرچی پەیامنێری کوردستان 24 زانیاری زیاتر دەخاتەوە بلافدام هوا باش بیتن امنوکایت دنوا ایک جمازنترین پارکن سنور ناحیه دلالوکو شیلادزه خلک که گله که زور شبانه دهن قسطا ورید یا شبانه خود رمضان دنوا و پارکی دا درباز دکنه و دهن زارو دهن خلک به همی تمنا خلک دهتن لور آماده بیتن گنج تن زارو تن جنگلک تن یعنی لور خلک گله که دهن قسطا ورید کنو شبانه خود رمضان دنوا و پارکی دا درباز دکنه اوا گروپی که گنجای موسیقی جنانه دهن شوانه آن گزربه شوانه دهن قسطا ورید کن ام جه بپرسین یعنی ام شوانه خود رمضان چا در باز کن که گارم بیجین یعنی این وقت اوید موسیقی جنان این شوانه خود رمضان چا در باز کن ام گروه اگه موزیکی نه شوید مایت رمضان پتری هم در کمی روزی مروی واسطیایی یا پروژه او ماندی شوید در کمی ام گروه وقت هنرمند تاگود بجنی گروه خامه هایی که آشتیه و گودی های کسی که مثلا منطقه ببیتن بدن ناو هنر دافل بیتن هاری کاریو که پیوتری نخال جهت وصا مثلا جمعیت های دینا جهگی برین نخور گنج هنه یعنی دخواست بکن فیری آمیرید موسیقی بکن که این شبانه هاری کاریام بکن او کسی که آرزو فیر بنا موسیقی بید و گنج بله گنج زور گنج چا بجم زورت های حزه های و تقریبا منطقه ما بتکی دیرش وعبت هنری مثلا کسان هنری تقریبا نوع گروپ تنهمیته دا کوشولت هنری کن گروپ یعنی برفره منطقه عامتا نه بس مثلا شیرازه دا گروپ عامتا یعنی و گودید های گنج مثلا حزه های بهن بس جهمانی نکو
درستایی بشین هاری کاری آب کیم پشت در کف نکن جایی وصل دستتا خوش من بله اوه دهن شوانا الویری سترانان دبیجن موسیقی دجانن که کاشتی کام زنین تو یکی شوان گنجین دنگیتا گلک خوش افشوا تو دیچ که دیاری بو بینارین کردستان 24 پیشکی بخیر هات نهاد کم دیم جستران اگه بوها کی ندیاری خوشحال بین گلک سپاس دست خوش جو کادی عبدالله ها بیتن کرم کن اکی دی عبدالله ما بیت کرم کن Ya Resulullah yaşay Medine yaşay Medine ah herkes aşıkta dılı meşkine dılı meşkine Ya Resulullah yaşay Medine yaşay Medine ah herkes aşıkta dılı meşkine dılı meşkine Deçme Medine Westım bapiva Ya Resulullah Ah deçme Medine Westım bapiva Ya Habiballah Ya Resulullah yaşay Medine yaşay Medine ah herkes aşıkta dılı meşkine dılı meşkine دستتا خوش بن گلک گلک سپاس برای اوه او گروپی گنجای یعنی سنوری ناحیه دیرالو کو شلادزی کو شوان خودن دنا و پارک دا در باز کن او لپشتی فتاره دهند ویره دمین حتی دم پارچی و شوین خول ویره در باز کن بله سپاس بۆ هاوکارمان شیمال بەرچی لەگەڵتان بەردەوامە بم کاک سەید هاوڕێ و هەروەها کاک حسام دەگەڕێمە وڵاتان پرسیاریەوە بکەم ئەو ئامێرانی کە ئێوە بەکاری ئەهێنن دوای لە تۆشە پرسم چه ئامێرێکە زیاتر یان زۆرتر ئەو با بڵێن مۆلودانەی کە پێویستی بە بەکارهێنانی ئەو ئامێرانە هەیە کامەیە یان زیاتر ئیش لەسەر چیەکەن وەکو بەگشتی ئامێری دەفا لە مۆلودان زیاتر بەڵام ئەمە لە بۆ بابەتی عەرەبی و ئۆشتانە ئیقاعی بەکاردێنین دوو جۆرە ئیقاعیشمانەیە ئیقاعی دەستیمان هەیە لەگەڵ ئیقاعی کارەبای ئەوە هێناوێتی ئەو هێناوێتی بەڵێ بەس ئیقاع کارەبایە کە دەرفەت نەبوو لەوەی دابنێ چکە هەندێک کوردەواری خۆ جیاوازیان چییە بەپێی بەرهەمەکەیە بەڵێ ئابەتەکی زیاتر هەر وەک باسم کردەوە لە بۆ دەفەکە لە بۆ بابەتی کوردی بەکاردێت ئیقاعەکەش لە بۆ بابەتی عەرەبی بەکاردی زیاتر باشە بۆیە کاک حسامیش وەڵام بداتەوە ئەگەر بکرێت ئەو ئامێرەش بەکار بهێنیت ئەویان ئەوەی یان لەگەڵ بەرهەمێکی عەرەبی ئێستا توانن بەرهەمێکمان پێشکەشکەن ئەگەر بە زمانی جیاواز بێ لە بەرەوەی وتان کە بە چەند زمانێک ئێوە بەرهەمتان هەیە چار بەرهەمی دەرێن یعنی بەم ناوعاتیش تەش ناوعات دەکەین ئینشاءالله چوار زمان باشە فەرموو Şarap verdi şu dünyaya, işek verdi cunuşaya. Sen mübeşşir, sen Hudaya, ya Mustafa, ya Mustafa. Sana andı şelli Kur'an,
شرف لدقم insan Allah'tır dinin kalgan Ya Mustafa Ya Mustafa Medine'ye varamadım Gül kokusun alamadım Ben Resul'a doyamadım Yaralıyım, yaralıyım, yaralıyım Ben Resul'a doyamadım Yaralıyım, yaralıyım, yaralıyım Şaben'in orusu kara açtı yüreğime yara var Bulunmuş derdime çare yaralıyım Yaralıyım, yaralıyım Bulunmuş derdime çare Yaralıyım, yaralıyım, yaralıyım Ya Resulallah Ya Resulallah Bibim befidat سرت البرا لدور أولاد تماشاك قربان حالي أمتك بزانا تيب سرها وجو شو دايم دسوري عمري من هركم دكا روج شو دايم دسوري عمري من هركم دكا قد نبو تعرف فكر قمر ذنب نزيق ذكا قد نبو تعرف فكر قمر ذنب نزيق ذكا قرب الإخوالة همو كاس خوش دبي بس يك نبي قرب الإخوالة همو كاس خوش دبي بس يك نبي من ظلمة وياك من امشي ويشي من ذكايا من ظلمة وياك من امشي ويشي من ذكايا يا ربي بالمصطفى وأجمل منك لم ترى قط عين وأطيب منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنك قد خلقت كما تشاء قمرون قمرون قمر سيدنا النبي قمرون وجميل 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 سيدنا النبي وجميل وعرق المصطفى للطيب طيبا الله الله ويثرب شرفت به
مزنوني رسوايا قهي سلطاني دوران ملاي محمد بسلمان يا ري بسلمان جحالس زندكاري خيشي حيرانا نراهي شرعي مبويا نه كافر از مسلمانم عاشق و شيداي محمد ضل نريد يا مصطفى سنة جيد ورود فان يا الماتم دان أهلي وفان بمن الأبورا وزيفاتي يا الماتم دان أهلي وفان من بن الأبورا وزيفاتي آي بلبل خندي لا ساتلدا فرمس شيرش لا ساتلدا نوري أحمد لنا ودلدا من بن الأبورا وزيفاشي نوري أحمد لنا ودلدا من بن الأبورا وزيفاشي أفواك وعبد ذكا ومرين بابين وستين رجو شاوين واكو عبد ذكا ومرين بابين وستين رجو شاوين بحسراتي نمري ملاوين بمبن الأبورا وزيفاتي بحسراتي نمري ملاوين بمبن الأبورا وزيفاتي دەستان خۆش بێت دەنگتان خۆش باسی ئەو بکەین لە مەولودی خۆمان چەندە ڕەچاوی بەکارهێنانی ڕیتمەکان یان مەقامات ئەکرێت یان ئاسایی یا هەرچۆنێک بێ وڵی ئەو جاوە بە گروپ دەگۆڕ ئێستامە گروپیمە و گروپیمە هەروەک باسم کرد بە هەر چار زمان دەخین بە زیاتر ئیمە عەرەبی و کوردەکە هێچکە خەڵکانەکەیە حەزی لە زمانی عەرەبی هەشە حەز بە کوردی دەکاتن لە ڕووی مەقاماتەوەش لە خوای بە زیابی زۆر باش کاری ئێوە زیاتر لەکوێ یان مەولود زیاتر لەکوێکەن لەناو هەولێر یان دەرەوە وڵی لە هەولێری دەکەین لە دەرەوەش دەکەین ئەمە ساڵانە دوو ڕۆژ پێش مەولود نەبەوی تقریبان ئەو لە بۆ 4 ساڵی دەچی فیستیڤالێکی گەورە دەکرێت لە شاری سۆران لە دیانە با بڵێن بە سەرپەرشتی مامۆستای خۆشەویست مامۆستا مەلاوەیسی کە پێشترێ مدیر ئەو قافی هەولێرە بوو ئێستا ئەندام پەرلەمانە ڕێوسڵاوم هەیە ئەو هاوکارمان بۆ بەڕاستی هەموو ساڵی وای گەورە مۆفەقی بکە لێرەش دەخینی لە جێت کەش دەخین مەولودی کاک حوسان با پرسیارە لە تۆش بکەم ئەوەی لەو گروپە بێ دەنگی خۆش بێ من وامزانی تۆ تەنیا ئامێرە ژەنی بەس دەنگیشت خۆش بوو هەمووتان بەو شێوەیە بەشدار ئەبن یان ئاسایی ئەگەر کەسێک دەنگیشی نا ئەوەی غێر ئەو کەسە دەنجی خۆشە دەبی ئەدا بکە و واتە ئەو 5 کەسە پێکەوە کارەکەن مەرجەکان چییە بۆی کە لەگەڵ گروپەکەی ئێوە بێ مەرجەکان چیە دەنگخۆشیە و لە ئالەتەکان بزانی کە تەنها تۆ ئالەت بەکارهێنی دوو نەفەریدیشن دەف عەزف دەکەین و یکاعش باشە لەگەڵتان بەردەوامە بن ئەچینە سلێمانی یەکێک لە شەقامە هەرە قەرەباڵغەکانی شاری سلێمانی شەقامی سەهۆڵەکە یاخۆت شەقامی سالمە کە هاوڵاتیان دوای بەربانگ تاپارشێ و لەو شەقامە ئەمێننەوە نانەخۆن و چاو قاوە و هەروەها ئەو بەرهەمانی کەیان ئەو خواردانەی کە لەوێ هەیە ئارام بەختیار پەیامنێری کوردستان 24 لە سلێمانی زانیاری زیاتر دەخاتەڕوو بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش شەوانی ڕەمەزان ئیتر بەرەو کۆتایی دەڕوات
لە شاری سلێمانی بە درێژایی شەوانی ڕەمەزان یەکێک لەو شوێنانەی کە بە درێژایی ئەم مانگا و ڕۆژانی دیکەش هەر قەڵەباڵغا بەڵام لە مانگی ڕەمەزان زیاتر قەڵباڵغی ینی پێوە دەردەکەوت شەقامی سەواڵەکەیە شەقامی سالم کە بە سەواڵەکە ناسراوە شەقامی سەواڵەکە لێرە ینی هاوڵاتیان لە دوای بەربانگەوە تا پارشیە و لێرە دەمێننەوە چا دەخۆنەوە قاوە دەخۆنەوە کاتێکی خۆش بەسەر دەبن لێرە شەقامێکی میلیە لێرە وەکو ئەگەر هێبی وێنەگەر دیمەنەکانیش بگوازێتەوە بەشێکی زۆر لە گەنجان زیاتر ڕوودەکەنە ئەم شوێنە و کاتێکی خۆش بەسەر دەبن من دەمەوێت لەگەڵ بەشێک لەو کاسبکارانە قسە بکەن کە لێرەن بزانین ئەوان چۆن شەوانی ڕەمەزانیان بەڕێ کردەوە جەنابتان ئەگەر بفەرمونێرە سڵاوتان لێ بێت پێمان بڵێن ئێوە شەوانی ڕەمەزانتان چۆن بەڕێ کرد شەوانی ڕەمەزان لێرە قەڵەباڵغێکی پێوە دیار بوو زیاتر گەنجان چۆن دەهاتنێرە و پێشوازیان لەم مانگە دەکرد بە تایبەتی لە شەوانی ڕەمەزاندا ئەم ساڵ بەجیاواز لە ساڵانی ڕابردوو ینی بە شەوانی شەقامی سەواڵەکە خرۆشێکی زیاتری پێوە دیار بوو لەگەڵ ساڵانی پێشترە ئەویش بەهۆی ئەوەی کە ئەم ساڵ ئۆپشنەکان لە سەواڵەکەیە زیاترە لە ساڵانی ڕابردوو بۆ نمونە لە خواردنەوەی شتە ساردەکان و لە قاوەکە ئەو خەڵکەی کە بە شەوانیەتە لامان 14 ساعتی گەرمای بەڕێ کردووە و ڕۆژێکی درێژی بەڕێ کردو و شەوەکەی یە لە سەواڵەکە ئیسراحە دەکات و لێرە شتێکی سارد ئەو قاوەیە گەخواتەوە و ریلاکسی خۆی لێرە بەسەرەبات گەنجان زیاتر لێرە ینی چ خواردنەوەیکیان زیاتر لا پەسەندە تۆ جەنابەت لێرە کار دەکەن بەهۆی ئەوەی کە وەرزەکەمان ئێستا کەتیاین گەرمە خواردنەوە ساردەکان بە دەرەجەیەک تەڵەبێکی زۆری لەسرە لەلایەن و گەنجانەی کەێن و لەلایەنە و خێزانانەی کە شەوانەیەنە شەقامی سەواڵەکە زۆر سپاس دەست خۆش بێ ینی ئەک دەبینن هاوڵاتیان دێنە ئێرە قاوە دەخۆنەوە ئەو ساردەمەنیەکانیش دەخۆنەوە بە هەمان شێوە ئەو کە ئەوانی کە زیاتر بە ڕۆژوو بوونە دوایەوە ئەنی حەزیان لە بەرهەمە شلەمەنیەکانە زیاتر من دەمەوێت چەند هاوڵاتی و گەنجێک وەربگرن بزانین ئەوان شەوانی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەن بزانین قسەی ئەوان چییە بۆ شەوانی ڕەمەزان بەڵێ سڵاوتان لێ بێت ئەگەر پێمان بڵێ ئێوە شەوانی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەن لە شەقامی سەواڵەکە وڵی بە حکومی ئەوەی ئێمە زۆرینەی کار لە داوامان هەیە ئێستا ئۆفێکی بچووکمان وەرگرتەوە هاتین ڕێستی وەرگرین لێرە تایبەتمەندی سەواڵەکە چییە لە شەوانی ڕەمەزان خۆشێکی تایبەتی خۆی هەیە قەڵەباڵغەیەکی جوانە یعنی هەموو چینی تۆژیەکی تایە بە گشتی بەعام ئەوە نییە بڵێ لە هەموو لایەکەوانێ خەڵک ڕووی تێگا جەوێکی خۆشی هەیە دەستان خۆش زۆر سپاس با بچمە لایم گەنجە بەڕێزانە بزانین ئەوان شەوانی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەن شوێنمان بکەنەوە پێمان بڵێن شەوانی ڕەمەزان ئێوە چۆن بەڕێ دەکەن لە شەقامی سەواڵەکە تایبەتمەندی شەقامی سەواڵەکە لە چیدایە ئەگە پێمان بڵێن وڵی چی بڵێم نازانم جەوێکی هاتی بۆ ئێرە وڵی ئەم هاتین بۆ جان کافێ و جەوێکی خۆشەوە سەواڵەکە لە ڕەمەزاندا خۆشە وەرە وڵا لەگەڕ کۆمەڵە برادەرا کۆبینەوە کاتێکی خۆش بەسەرەبین و دەست خۆش زۆر سپاس ئەگەر لە دیمەنەکانی ژیانی دەردەکەوێت تا ئەم قەڵەباڵغیە لە شەقامی سەواڵەکە ئەنی تا درەنگانێک یان دیار دەکەوێت لە سلێمانی بە تایبەتی لە ڕەمەزانان ئەمە ئەو دیمەنی قەڵەباڵغیە و ئەو کەشە تایبەتی کە لە شەقامی سەواڵەکەدا هەیە ئەنی وای کردووە هاوڵاتیان ئەنی هەموو ڕۆژێک ئەگەر کاریانیشە بێت بۆ چەند خولەکێکیش بێ ڕوو بکەنە شەقامی سەواڵەکە چەند چرکەیەک لێرە بمێنەوە چای بخۆن قاوەیەک بخۆنەگە بەسەر پێیش بێ و دواتر بڕۆنەوە بۆ سەر کارەکانیان. ئارام بەختیار لە سلێمانی سپاس بۆ زانیاریەکانت دەگەڕێمەوە لای میوانەکانم کاک سید هاوڕێ پرسیاری ئەوە بکەم ئێوە جگە لەوەی کە بە چەند زمانێک مەولود دەخوێنن زاراوەی دیکەش بەکارەهێنن واتە جگە لە سۆرانی پارچەک باجینی ژیانی جاری وایە تێکەڵی ئەکەن باشە
ئەمەوێ بەر لەوەی کە بچینە لای کۆتا بەرهەمی ئێوە ئاماژە بەوە بکەم کە بەم بەرهەمە کۆتایی با پرۆگرامی پاشیف دەهێنین. زۆر سپاس بۆ سید هاوڕێ محەممەد مۆلود خوێن و قورئان خوێن، هەروەها سپاس بۆ حوسام مەلا ئەمیر مۆلود خوێن، سپاس بۆ ئێوەش کە تام کاتە بینەرمان بوون. کاتێکی خۆش بۆ هەمووتان. فەرموون. ای نگاران ای نگاران بس يبا درقاي وفا بكرتاوان تابا كيد لزنداني تزفا بكزيتاوان صبري أيوب لجبو عمري نوحم تونا بين بينزو دروجة شماوان روح كتو نايتوي وران عشق محمد رضا ووران سنة أحمد رضا ووران صبايا خير ووران ووران صبايا خير ووران مجري ضايقت ما يبلن راس مجري بابو برايت مواخر خان مجري روجا خدا گلک های 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 اون مجری روجا خدا گلک ویورن عشق محمد رضا ویورن سنت أحمد رضا ووران صباي آخر ووران ووران صباي آخر ووران الله يا بزا الله يا زمان الله يا أسير المشكوران الله